بەڕێزان ئەم کاتتان باش لە هەرکوێ هەن بینەر و بیسەری ئێمەن سڵاوتان لێبێ بەخێ بێن بۆ ئەم لایڤەمان لە باشووری کوردستانەوە لەگەڵتانین. هیوادارم لە هەرکوێ هەن ساغ و سەلامەت بن. خۆتان نەزانن لە ڕۆژی 8 تەمووزەوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی تر لە شاری سلێمانی ژمارەیەک گۆڕانکاری لە پۆستی حکومی و پۆستی ئەمنی کراوە و ژمارەیەک جموجۆڵی ئەمنی کراوە. ئەوەی کە پێی هەستاوە و بەرچاوە یەکێتی نیشتیمانی کوردستانە و یەکێتی نیشتیمانی کوردستان جۆرێک لە جۆرەکان ئاڵۆزیەکی ناوخۆیی لە ناوخۆیە ڕوویاوە بە شێوەیەک هەندێک چاودێری سیاسی و هەندێک نووسەر بە بوومەلەرزەیەکی ناو ئەبەن کە لە ناو ناخی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕوویدا بێ ئەم بوومەلەرزەیە. ئێمە لەگەڵ بەڕێز کاک ئارام ئەحمەد ئەم شەو ئەم لایڤاکەینەوە و ئەم تەوەری ئەم شەومان تایبەتەکەین با قسەکردن لەسەر ئەم بارودۆخە. خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوودا کاک ئارام ئەحمەد یەکێک بووە لەو چاودێرە سیاسیانەی، یەکێک بووە لەو چالاکە مەدەنیانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان زۆرترین قسە و هەڵوێستی خۆی لەسەر ئەم بابەتە دەربڕیوە، زۆرترین لایڤی کردووەتەوە لەسەری و زۆرترین بینەریشی هەبووە بە شێوەیەک ئەوەی کە متابعەی بەرنامە و چاوپێکەوتن و لایڤەکانی کاگارامی کردبێ. کاگارام لە هەندێک لە بەرنامەکانیا زیاتر لە 16,000 بینەری هەبووە و زۆرترین کۆمنت و سەرنجی بۆ ڕۆشتووە و زۆرترین زانیاریشی داوەتە بینەرەکانی ئەوانی کە لە هەرێمی کوردستانەوە خۆتان نەزانن متەبەعن بەو بابەتە. زۆرترین زانیاریش لەلایەن کاک ئارامەوە پێشکەش کراوە. کاک ئارام جارێکی دیکە ئێمە سپاس دەکەین، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاستان دەکەم، سەرکەوتوو بن و دەستان خۆش بێت. سپاس دەکەین کاک ئارام، لە کاتێک گرین ببوورە ئاوا ئێمەش پێمان خۆشە سەرنجەکانی جەنابیشت لای ئێمەوە بگات و ئەو زانیاریانەی کە نوێن ئەم شەو بۆ بینەرانی بخەیتە ڕوو. کاک ئارام، سەرەتا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم، هەرچەندە لە ماوەی ڕابردوودا جەنابیشت زۆر لەسەر ئەم بابەتە قسەت کردووە، لەسەر ئەم مەبەستم ئەم پرسیارەیە. ئەم بابەتە بۆ ڕوویدا، یعنی ئەم ڕووداوە چی بوو لە ناکاو بەیانی خەڵک هەستا لە ڕۆژی 8 تەمووزە ئەم جۆرە لە ئەم جۆرە وەکو بڵین ئێوە ناوتان ناوە ئینقلاب، ئەم جۆرە لە ئینقلابە لە ناو هەناوی یەکێتی ڕوویە بۆ ڕوویدا کارەکە چی بوو؟ پاشخانی ئەم ڕووداوە چی بوو؟ بەڵێ بە بۆچوونی من مەسەلەکە شتێکی کتوپڕ نەبووە کە لە شەو ڕۆژێکا ڕووبدا، بەڵکو ئەتوانم بڵێم کە چەند هەفتە و چەند مانگ سەرقاڵی ئەو مۆزوعانە بوون بە تایبەتی لە دوای کۆنگرەوە و پێم وایە شتەکە زیاتر مەسەلەی ئیقلیمیە نەک مەسەلەی کێشەی ناوخۆی یەکێتی بێ. حتا ئەتوانم بڵێم کە بنەماڵەی تاڵەبانی یا با بڵێن 3 ئەشخاص کە ڕۆڵی زۆر خراپیان گێڕاوە کە پاڤێڵ و قوباد و شانازی ئیبراهیم ئەحمەد وە، ئەم سیانە ڕۆڵیان لە مۆزوعەکە گێڕاوەکو بکر، بەڵام لە پشت ئەمەوە بەڕاستی سیاسەتیشی دووەلی با بڵێنیان ئەوەی کە پێڵن ئیقلیمی دەوروبەری خۆمان لێەوە سەرچاوی گرتووە و زۆربەی زۆری چاودێرانی سیاسی حتا نووسەران و ڕۆژنامە نووسانێکە لە ئیسرائیلەوە شت ئەنووسن یان لە ئەوروپا و ئەمریکاوە شت ئەنووسن، ئەوان لەوە تێگەیشتون کە ئەم یاریە لەکوێوە سەرچاوی گرتووە و ئەم گەلە کۆمەچیەیە بەرامبەر بەلاهوری شێرجەنجی کە هاوسەرۆکی یەکێتیە و ئەتوانم بڵێم لە کۆنگرەیە زۆرترین دەنگی بەدەستهێناوە، پێم وایە لەوێەوە سەرچاوی گرتووە. بەڵام بکەرەکانی ئەو چەند ئەشخاصە بوون کە من ناوەکانیانم هێناوە، چونکە من کەسێکم بەڕاستیم نوکتە لەسەر شتەکاندا ئەنێم ئاوا بە غامزی و بەوانە قسە ناکەم لە ڕاستیە. بۆیە مۆزوعەکە ڕوونە کە لەکوێوە سەرچاوی گرتووە و من باسمان لەسەر ئەو مۆزوعە کردووە. مەسەلەکە بە دەرەجەکەم تورکیایە، حتا ئێرانیش بەوە ڕازی بووە و بنەماڵەی بازانی و پارتیش کە لەو هاوکێشە یاریان کردووە و بکەرەکانیش لە ناوێکێتیە ماڵ تاڵەبانی و ماڵی ئیبراهیم ئەحمەد بوون. ئەمە ڕوونە پێم وایە وەڵامەکەم. باشە کاک ئارام، یعنی ئەم بەڕێز لاهور ینی کەسایەتێکی ئەوەندە بەهێزی ئیقلیمیە کە هەر یەکە لە وڵاتانی تورکیا و ئێران لەسەری ڕێبکەون بۆ ئەوەی بەرکەنار بخرێت. ئەزانی چۆنە ئەگەر تۆ مەسەلەن لە ساڵی 60ەکانەوە بە سیاسەتی ئەحزابی کوردیا بچیتەوە
پێش دروستبوونی یەکێتی نیشتیمانی لە دوای ساڵی 1975 ئەوانەوە و هەمیشە ئەم حیزبانە بۆ خۆی سادرکراون سادرکراین دەوڵەتەکانی ناوچەکەن حتا ئەگە سەیری ناوی یەکێتی نیشتیمانی بکەیت کە لە سووریاوە دروست بووە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان ئەو ناوەیە کە دەوڵەتی سووریا بەکاری هێناوە کە یەکێتی نیشتیمانی سووریا ئەکا ناوەکەیان کردۆ بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوایە مەسەلەکە بەڵێ لەبەرەوەیە کە چ ئێران و چ تورکیا هەمیشە یەکێتی و پارتیان بە جۆرە ویستووە کە لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیانە بەکاریان بهێنن حتا زۆر جاریش لەو مێژوەیە کە شەڕی ناوخۆیان خوڵقاندووە شەڕی ناوخۆ لە تاران و لە ئەنکارەوە بڕیای لەسەر دراوە یەکێتی و پارتی بکەرەکەی بوون بۆیە بەڵێ ئەوانە ڕۆڵی تەواویان هەیە ناویارەکانە ئەسڵەن ئەکرێن پێتان بڵێم کە بۆ ئەوان یەکێتی و پارتی شتێک نین کە ئەوان نەتوان بەکاریان بێنن بۆیە هەر ئەشخاصێک لەناو ئەم حیزبانەیە پەیدا ببێ و دژی سیاسەتی ئەمانە بێ یا هیلایەکیان بێ ئەیانوێ بیخن کێشەکە ئەوە بوو کە لاهوری شێرجەنگی دژی سیاسەتی تورکیا بوو دژی سیاسەتی ئێران بوو لە زۆر خاڵا و پاشان هاوکاری پەیەدە و ڕۆژئاوای کوردستان و کۆبانەی کرد و دژی شەڕی ناوخۆ بوو لەگەڵ پارتی کرێکارانە کە پارتی ئێبیکە هەموو ئەمانە ڕۆڵیان هەبوو هەڕەشەکانی ئەردۆغان ڕۆڵی هەبوو ئەمە قسەی من نییە کە بیکەم بەڕاستی وەکو ئێستا ناوەکەیم لە خاڵە نەماوەکە زۆر لە نووسەرە جیهانیەکان لەسەر ئەمە قسەیان کردووە ئەڵێ ئەوەی کە کرا بەرامبەر لاهوری شێرجەنگی بە دەرەجەیەکیم تورکیا بووە اینجا ئێران وە بنەماڵەی بازانی و پاگەڵ و قوباد و ئەو بنەماڵەیە باش کاک ئارام ئەوە زانیمان کە بەڕێزلاهور هاوکاری پەیەدەی کرد و جێشی نات بۆ پێشمەرگەی سوپای نات بۆ کۆبانی و هاوکاری مرۆیی و تەندروستی نات بۆ کۆبانی و بۆ ڕۆژئاوا تورکیا لەم ڕوانگەیەوە دژی شێخلاهور بوو بەڵام دژایەتی ئێران بۆچی بۆ بەڕێزلاهور بەم شێوەیە گەیشتە و ئاستەی کە لەگەڵ تورکیا ئیتیفاقی بکەن کە ئەم بەڕێزە بەرکەنار بخرێت ئایا لە ماوەی یەکێک لەو تۆمەتانی کە ئەدرێتە تەنیشت بەڕێزلاهور ئەوەیە کە بەڕێزلاهور هاوکاری هەشتی شابی کردووە بەڕێزلاهور یعنی جۆرێک لە جۆرەکان لەسەر سنوورەکانە هاوکاری ئێرانی کردووە ئێران بۆچی ئەو ڕۆڵە نێگەتیڤەی بینی زين چۆنە تۆ لە حسابی کوردیا کاتێک لە ناو دەرونی خۆیانە ئەبێ بە کێشانگەشەکان ئەتەقنەوە تۆواز لەو تۆهمۆشتانە بێنە بەڕاستی بەدەیان تۆهمە بۆ یەکتر ئەپێشنەوە لە شەستەکانیشەوە ئەمە باوی بووە کاتێ باڵی مەکتەبی سیاسی لە پارتیجیا ئەبێتەوە دژی مەلام سەفا ئەوەی ناشێ بە یەکی ئەڵێن لە حقیقەتە بەڵام بە پێچەوانەوە ئێران پێی وایە لەم هاوکێشەیە کە تورکیا و بنەماڵەی بازانی وەکوتم دەرەجەی یەکەمان بەڵام ئێرانیش پێی وایەکە هەرچێ بێت ماڵتاڵەبانی باشترە بۆ ئەوان و لە ڕێگەی ئەوانەوە باشتر ئەتوان سیاسەکانی خۆیان لە عێراق وسانە عملی بکەنەوە و ئەوان پیشیانەوە بووە کە لاهوری شێرجەنگی زیاتر لایەنگیری ئەمریکیەکان و سیاسی ئەمریکا بوو لە ناوچەکەیە نەک سیاسەتی ئێران و سیاسەتی ئەو ئەحزابانی کە تابعی ئێران لە عێراقا لەبەرەوەم پێم وایە ئەوە نادروستە ئێمە ئەبێ قسە لەسەر منطقی ئەقڵکەین نەک لەسەر مەسەلەی تۆهمەی ئەم ئەحزابانە ئەمە پیاوی فڵان کەسە ئەمەی کرد ئەوەی کرد بەڕاستی ئەمە وەڵام دەرەوەیەکی منطقیانە نییە بە مۆزوعەکان بەڵکو ئێمە ئەبێ لەسەر کرۆکی مەسەلەکە باسکەین و بە عەقڵ و منطق وەڵام بەمە بدەینەوە و دوور بین لەو مهاتەرات و ئەو یەکتر شکاندن و تۆهمە پێچانەوە بۆ یەکتر کاتێ هەتا بە یەکەوە هیچ کێشەیەکیان نییە هەرکە لە یەکتر جیا ئەبنەوە هەر کەسێ لایەنە پەلامای لایەنەکەی تر ئەدا ئیتر 1001 تۆهمە خەنەپاڵی کە ئەوە ئیکەن بەدێو لە ڕاستیە باشە بەڵێ کاک ئارام باشە کە ئەگەر ئێران و تورکیا بەو شێوەیە ڕێکەوت بێتن بۆ ئەوەی بەڕێزلاهور بەرکەنار بخەن کەواتە باڤێڵ تاڵەبانی خۆی بۆ خۆی جێبەجێکاری ئەم پلانە بووە یاخۆ ئەویش بەشێک بۆ لە پلانەکە مەسەلەکە ڕێکەوتن نییە مەسەلەکە ئەوەیە کە تورکیا و بنەماڵەی بازانی بڕیار ئەدەن ئێرانیش پێی وایە کە ئەوە شتێکی باشە بۆم قۆناغا ئۆکەی لێدا خۆی بێدەنگەکات و نایەتە ناو مۆزوعەکانەوە ئەڵێ ئەم لایەن باشترە خێچێکە با ماوەیەکیش ئەمە بێ ئاوایە مۆزوعەکە ئەوە نییە بڵێ وەڵا ئێران و عێراق تورکیا بەیەکۆ داعشن پیلانەکەیان ڕێخست و ئەلەم بابەتانە بەڵام کاتێک کە پیلانەکە ئەکرێ کە کارەکە ئەکرێ بۆ ئێران ئاساییە ئەڵێ با لاهوری شێرجەنگی نەبێ بە پاڤێڵ و قوباد و ئەوانە بن بۆ ئێمە باشترن و کوڕی مامژەلارن و چیان کەبن بە گوێمانەکەن و ئەلەم بابەتانە بەڵام ئایا لە سەرمانی ئایندە مۆزوعەکان چۆنەکەوێتەوە ئەوە بۆ خۆی ئایندەی تر هەموو دەرەکەوێت
کاک ئارام ئەگەر ڕۆڵی پاڤێڵ لەم ڕۆڵی بەڕێز پاڤێڵ لەم چوارچێوەیە ئایا بەڕێز پاڤێڵ جێبەجێکاری پلانەکە بووە جێبەجێکاری ئەم بەرنامەیە بووە یاخود چۆنە عقلیەتی پاڤێڵ و عقلیەتی قوباد و ئەمانە زۆر لەوە لاواسترە کە بتوانێت بیرکردنەوەی وای بە مێشکا بێ ویان ئەوەندە ئازایەتی هەبێ کە پەلاماری لاهوری شەرجەنگی بدا بەڵکو بە پێشەوانەوە ئەم تەنها پێی وتراوە ئێمە ئامادەین پشتیوانی بکەین بڕۆ ئەم کارە بکە بە قازاشدا ناوچەکە کرد دەستی خۆت یەکێتی و ماڵی مامژلال ماڵی مامژل ئەبن بە سنتەر وەکو چۆن لە هەولێر و بادینانە ماڵمە لە سەفا سنتەرە لەو منتیقەیەشە تۆ بنەماڵەکەت ئەبێ بە سنتەر ئەتوانن ئێوە ئەو کارە بکەن چونکە من ئاگادارم لە یەک شەو و دوو شەوی یەکەمە پارتی هەوڵی هێنانی هێزی هەبوو نەوەکو هێزەکان نێشێتی کۆمەڵی ئەرکێ جێبەجێ نەکەن با ئەو جێبەجێ بکە کەواتە پاڤێڵ و قوباد و ئەمانە زۆر لەوە لاواسترن کە ئازایەتی ئەوەیان هەبێ شتێکی ئاوا بکەن ئەگەر لە پشتیانەوە هێزی ترن و لە ناوچەکە ڕانەوەستا بێت. بەڵێ باشە کاک ئارام خۆتان نەزانن بەڕێز لاهور لە کۆنگرەی چوارە زۆرترین دەنگی کۆنگرەی هێنا زۆرترین سەرکردەی سیاسی و سەربازی لەگەڵا بوو زۆرترین جەماوەری خوارەوەی لەگەڵا بوو ئێستش ئەگەر جەنابەت لە ماوەی ڕابردووشا زۆر باست لەمە کردووە ئێستش ئەگەر سەیری سۆشیال میدیا بکەی زۆرترین پەیج و زۆرترین لایەنگر و زۆرترین کۆمنت نووس هەن کە لە بەرژەوەندی بەڕێز لاهور جوڵە ئەکەن کۆمنتە نووسن ینی ڕای خۆیان دەرەبڕن پێت وایە ئەمانە بۆ بێدەنگن ینی بۆچی بێدەنگیەکی بەو شێوەیە بەسەر بابەتەکەی ئازاڵەیە ینی جەنابەت خوێندنەوە چییە بۆ ئەم بێدەنگی ئەو لایەنگرە سەربازی و سیاسی و جەماوەری کە بەڕێز لاهور هەیەی زانین چۆنە کاشی من دیارە سیاسەتەکە ئەوە ئەبێت لاهور خۆی وەڵام بۆ بداتەوە کە مۆزوع چۆنە بەڵام لە مێژووی یەکێتیە ئەم حاڵەتانە زۆر ڕوویاوە بە نمونە ڕێکەوتووە جەلات تاڵەبانی لە هەمووی عاجز بووە وەکو نوع لە کوتەتیان لێکردووە هاتووە بۆ ئەوروپا دوای نەوشەوان سەفا بردوێتەوە بۆ کوردستان لە ساڵی 92 خودی کاک نەوشەوان سەفا هەستا لە بەرامبەر هەمویانە ڕاوەستا چوو لە بارەگاکەی شاخی سەردەمی پێش ڕاپەڕین بۆ نمونە 6 مانگ لەوێ مایەوە لە دوایە هاو بۆ ئەوروپا ئەو بوو لە دوجارە بۆ حاڵە گەڕایەوە لەبەر ئەوە یعنی ئەگەر من لاهوری شێرجەنگی بوومایە و سیاسەتی ئەوە من دامڕشتە بە جۆرێکی تر ئەو کارەمە کرد بەڵام من پێم وایە لاهوری شێرجەنگی ئێستا کە زۆر لایەن ستایشیەکە لەبەرەوەی کە دەستی بۆ چەک نەبردووە و سلێمانی پاراسووە لە ئاژاوەیەکی تەواو ئەیتر نازانم لە نەتیجەی چەند ڕۆژی ئایندا شیر و ئەدا و شیر و نادا چونکە کۆمەڵەشن لە ئارایە کە من ئاگادارم بەڵام بەڵێ لاهوری شێرجەنگی ئەگەر بیویستە لە یەکەم ڕۆژەوە بە نمونە ئەوە خەڵکانێکی زۆر لە لایەنگرانی هەیە چ لە سەرکردایەتی و چ لە کادران و ئەندامانی یەکێتی و لە خەڵکی دەرەوەی ئەنتی ماڵ تاڵەبانی و ئەنتی ماڵی بنەماڵی بازانی ئەیانتوانی زۆرترین ڕۆ ببین و ئێستش ئەگەر ئەو پیاوە بیەوێ بەڕاستی ئەتوانێت ئەو کارە بکە و ئەتوانێت سوء استیفادە لە هەموو ڕابەرایەتی و کادران و ئەندامان یەکێتی و لە خەڵکی ئازادی خواستکە بۆ ئەوەی کە هاوکێشەکە بە جۆرەکان یا ڕابوەسێ یا پێچەوانەکەێتەوە بەڵام ئەوە کە بۆچی نایکە ئێمەش ئەو نەقدەمان هەیە لە ڕاستیە ئەڵێن بەڕێز لاهوری شێرجەنگی بۆچی جوڵەی گەورە ناکا بەڕاستی ئەم قسەیە تا چەند ڕاستە کە بەڕێز لاهور خۆی چەند جارێک لە پەیامەکانیەوە لەو قسانەیە کە بۆ ئەو لایەنگر و کەسانەی کە سەردانیان کردووە بەڕێز لاهور ئەمەی دەربڕیوە کە ئەو ئامادە نییە لە پێناو مانەوەی خۆی لە پێناو پۆستێک خوێنی کەسێک بڕێژێت یعنی ئەم قسەیە تا چەند ڕاستە ئەوەی کە جەنابەت خوێندنەوەت کردبێ بۆ عقلیەتی سیاسی کوردی ئایا سیاسی کوردی بۆ مانەوە لە پۆستەکەی خۆی ئامادە نییە خوێنی پێشمەرگە و هەوادارانی بڕژێت ئەم قسەیە تا چەند ڕاستە کە بەڕێز لاهور زۆر جارە قسەی کردووە من پێم وایە ئەبەتە من ڕاست ڕوان لەگەڵ تۆ میوانەکانتە ڕاستگۆ بم من لەگەڵ لاهوری شێرجەنگی هینم نییە مەسەڵەن کۆنتاکتم نییە بزانم چۆنە بەڵام من ئەو شتم بیستووە کە لاهوری شێرجەنگی ئەمەی وتووە و خۆشی لە کەسوکاری شەیدان چون بۆ لای ئەم قسەی کرد و لە مێژوویشە بەڵێ بینیوانە نەوشام سەفا کاتێک کە لە ناو خۆی یەکێتیە هەڵبژاردن کرا و زۆرینە
گەندەڵەکان یەکیانگێت نەوشین سەفا مەجبوری ئیستیقالەیە خۆیشی توانی کە هێزی یەکێتی بەکار بهێنێ لە بەرامبەر جەنات تاڵیبانیە بەڵام بەکاری نهێنا کە گۆڕانیشی دروست کرد لە حەقیقەتە نەوشین سەفا هێزی ئەوەی مابوو کە دەیان هەزار چەکدار کۆ بکاتەوە و بە چەک بەگژیان نابچێ بەڵام پەنای بە چەک نەکرد ڕێگەی مەدەنی گرتە بەر بۆیە لاهوری شێرجەنگی ئێستا ڕێگەیشی داناوە ئەوەندەی کە من ئاگادارم ئەوەیە کە ئەم حیزبە ئۆرگانی هەیە ئەنجومەنی سەرکردایەتی هەیە کە 120 ئەوەندە ئەندامە پێویستە ئەم ئەنجومەنە کۆب بێتەوە وە کێشەی ئەم حیزبە چارەسەر کا بەڕاستی ومن ئەو قسەی مەحموود سەنگاوی ئەمڕۆ لە دەربەنی خان بۆ کۆمەڵی پێشمەرگەییکە بە تەواوەتی ڕەت یەکەمەوە کە هاتووە ئێوێ شانی خۆی لە ژێر ئەم ڕووداوانە خاڵی بکاتەوە ئەڵێ ئەوە کێشەی بینی عایلی ماڵ تاڵیبانی و ئامۆزای یەکترین و ئەوە ئێمە تەرەڤژیرینین و ئارەم بابەتانە ئەوە خۆڵکردنە چاوی خەڵکە بەڕاستی بەڵکو بە پێچەوانەوە ئەوە کێشەی نەکەن ناوێکێتیە الو بەڵێ کاک ئارام جۆمان لە دەنگتە جەنابەت باست لە بەڕێز مەحموود سەنگاوی کرد کە وتوێتی ئەوانە کێشەی بینی دوو ئامۆزای و ئێمە جۆرێک لە جۆرەکان تەداخلی ئەو بابەتە ناکەین با پرسیارەکە بە شێوەیەک بەڕاستی ئەوە زۆر ناواقعیە ئەم کێشەی بە نمونە کێشەی بینی دوو ئامۆزانی دیارە ئەوان ئامۆزان بەڵکو کێشەیەکی سەرفەن سیاسیە و سەرفەن ئێقلیمیە و کێشەی هەتا کێشەی کۆی کۆمەلگایشە نەک تەنها کێشەی یەکێتی چونکە پەیوەندی هەیە بە تێگڕای ژیانی خەڵکەوە و ئەکرێ ئەمە نائارامی تێک بدا و ئەکرێ کێشەی گەورەی لێ بێتەوە و لەبەر ئەوە ئەو قسەی مەحموود سەنگاوی زۆر ناسیاسیانەیە و زۆر نابەرپرسانەیە بەڕاستی و زۆر دوورە لە منطق و لە عەقڵی سەلیمەوە چونکە کێشەکە کێشەیەکی سیاسیە کێشە نییە لە بینی دوو ئامۆزا لەسەر شتی تایبەت و شتی شەخسی بەڵکو کێشەکە ڕەبتی بە جیاوازی سیاسیەوە هەیە کە لە ئەوەڵی قسەکان ما باسم لێ کرد کە لە شێوە خودی کودەتاکە سەرچاوی گرتووە و ئەگەر ئەمانە سەرکەوتوو بن لەم کودەتایەوە بەسەر لاهوری شێرجەنگیە و لاهور مەیدانەکەی چۆڵکە لە ئایندەی ترە هەر سەرەی خودی مەحموود سەنگاویەت سەرەی کوڕانی کۆسەر ڕەسووڵیەت سەرەی ئەوانی کەیژێت لە حەقیقەتە چونکە ئەسڵ ئەوەیە کە ئەو هێزەی کە لە پشت ئەم مۆزوعانە ڕاوەساوە ئەوێ ئەو ناوچەیە تەسلیم بە ئیرادەی خۆی کە پارتیە وەکو هەولێر و وەکو باجینان ئەو کاتە هەموو مەحموود سەنگاویەکان ئەبێ باجەکەی بدەن بەڕاستی باشە کاک ئارام ئەگەر ینی جۆرێک لە هاوبۆچوونی هەبوو یاخود جۆرێک لە هاوڕایی هەبوو لە نێوان بەڕێز مەحموود سەنگاوی وەکو کەسایەتێکی سەربازی لە هەرێمی کوردستان و لە ناوچەی گەرمیانە و بەڕێز لاهور کە لەوەی هەردووکیان جۆرێک لە جۆرەکان دژە پارتی بوون و تا سنووری لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتن و چۆنێک لێک یەکگرتنیش لەناو کۆنگرەشە هەمان ڕایان هەبوو بۆچی ینی ئەم کەسایەتیە لە ڕووی سەربازی و پشتیوانی بەڕێز لاهوری نەکرد و ئەمڕۆ ئەو قسەی کردووە یعنی دەبوو بە شێوەیەک لە شێوەکان وەکۆی کە جەنابەت فەرموود ئەگەر ئەمڕۆ لاهور بەرکەنار خراپێ سبەینێ مەحموود سەنگاوی بەرکەنارەخرێت ینی بۆ ینی ئەم سەرکردە سەربازیانە بەم شێوەیە بیرەکەنەوە و ئەو پەندە کوردیە نامەحموولە هەمووشە ئەهێنرەوە کە ئاگرە سوورە لە خۆم دوورە ئەڵێن ئەوە گەرێتەوە بۆ دوو نوکتە ئەبە کوتی بە ئەوەی بەڕێز بڵێن ئەگەرێتەوە بۆ دوو خاڵ یەکەم ئەمانە یەکێتی وەکو حیزب نەماوە وەکو چوارچەوەیەک وەکو حیزب بەڕاستی ئێستا بۆ منە پارتی خۆتە زانی هەموو کەسانە کە من چەنە دژی پارتی و بنەماڵەی بازانی بەڵام پارتی و بنەماڵەی بازانی مؤسساتە یعنی حیزبێکە کە بڕیادەری هەیە لە حەقیقەتە باشە هەر لەبەرەوەیەکە ئەو بەڕەوڵایە سیاسی کە لە منتیقی سێمانی وژێ دەستی یەکێتی ناوێکێتیا هەیە لە ناو پارتی و لە هەولێر و لە بادنانە نییە بەڕاستی بەڵام لە ناوێکێتیا بەڕاستی ئەم ئەوەی کە نایان ناوە فرەمینبەری بەڵکو ئەتوانم بڵێم کە جۆرێکە لە هەوسار بچراوی سیاسی ئەمە خاڵێکێتی کە هەر کەسەیان هێزێکی کۆکردوتەوە و لەبەر بەرژەوەندیەکانی خۆی ناتوانێت هیچ شتێ بکە کە ئەویش بەرژەوەندی سیاسی و بەرژەوەندی ئابووریە بۆیە کاتێک کە سەرکردە کۆنەکانی یەکێتی لەم کێشمەیە بێدەنگی هەڵەبژێرن لەبەر ئەم دوو هۆکارەیە یەکەم بەرژەوەندیەکانی خۆیان ئەپارێزن کە بەرژەوەندی سیاسی و لە بەدەرەجەی یەکەم بەرژەوەندی ئابووریە و دووهەمیشیان لەبەر ئەوەیە کە پێیان وایە لە کۆنگرەیە لاهوری شێرجەنگی توانیوێتی ئەوان بخا تەواوی سەرکردە کۆنەکان بگەڕێنێتەوە بۆ بباتەوە بۆ ماڵەوە و لە کۆنگرەیە زۆینەی دەنگ بەدەست بهێنێ و
سەرکردایەتیەکان ئەو سەڵ ئەوەندە کەسە ئەو دایبنێ و ئەوان پێیان وایە لەلایەن لاهورەوە و لەلایەن ماڵتاڵەبانیشەوە زەربەیان بەرکەوتووە و لە یەکێتی دوور خراونێتەوە کە لە شاخە لەگەڵیا بوون لە زەحمەتیان بۆ یەکێتی کێشاوە ئەمەیان کردو ئەوەیان کردووە بۆ نمونە خۆیان بە مەقدورەزانن بۆیە ئێستا بێدەنگن و بە جۆرەکان زۆریان پاڵپشتی لە پاڤێڵ و لە قوباد و لەمانە ئەکەن لە پێناوی بەرژەوەندی خۆیانە لەبەر ئەوە نییە کە پاڤێڵیان قوبوڵ بێ بەسەرکردەی خۆیان بەڵکو ئاها ئەڵێ کەرت کەوزاڵ بە ئەگەر ئەم دوانە پارچە پارچە بن سبەینێ پاڤێڵ زیاتر بۆ ئەوان بە ئاسانی قوتی ئێن و ئەتوانن هەموو شتێکی بەرامبەر بکەن ئەو دوو خەڵێ. بەڵێ باشە کاک ئارام دەست خۆش ڕوونکردنەوەیکی جوان بوو بەڵام کاک ئارام یعنی هەست ناکەی بەڕێز لاهور جۆرێک لە جۆرەکان دووربین نەبوو لەوەی کە بەو شێوەیە هەموو سەرکردە کۆنەکانەوەی کە جەنابەت ناود ناوە سەرکردە کۆنەکان هەموو سەرکردە کۆنەکانی بەرکەنار خست و هات کۆمەڵێکی یعنی جۆرێک لە جۆرەکان هەندێک لە خەڵکانی کەم ئەزمموی لە دەوری خۆی کۆ کردەوە و سەرکردە سەربازیەکانی وەکو مەحموود سەنگاوی تۆران وەکو شێخ جعفەر ینی نەیتوانی ئەمانە لە خۆیان کۆ بکاتەوە لە کاتێکە خۆتان نزانن خەڵکی سەربازی لە هەر ئاستێکی ڕۆشنبیریە بن ئەگەر بەرکەنار بخرێن ئەگەر دوور بخرێنەوە هەمیشە وەکو ماروان و هەوڵی تۆڵەکردنەوە ئادەن یعنی بۆ بەڕێز لاهور ئەم دووربینیەی نەبوو جۆرێک لە جۆرەکان خۆی نزیک کاتەوە لە سەرکردە سەربازیەکان و سەرکردە سەربازیەکان بە شێوەیەک لە شێوەکان لە خۆی نزیک کاتەوە و بتوانێت لە کاتێکی ئەوەیە پەنای بۆ بەر. زين چۆنە ئەگەر ئێمە ئێستا بین نەقدی لاهوری شەرجەنجینکەین لەبارەی سیاسیەوە من ئەتوانم بڵێم ئێستا ئەتوانم تاوەکو دە خاڵ من نەقدی لاهوری شەرجەنجی بکەم. ئەگەر مەسەلە دژایەتیکردنی پارتی و بنەماڵی بازانی بێ بە نمونە یان دژایەتی کۆسەر ڕەسوڵ و مەحموود سەنگاوی و فڵانە فیسارەکان بێ ئەوەندەی کە بنەماڵی تاڵەبانی یان باشتر بڵێم شانازی برای مەحموود قوبا تاڵەبانی ئەوانە هێرشیان کردۆتە سەر مەحموود سەنگاوی و کۆسەر ڕەسوڵ و شێخ جعفەر و ئەمانە هیچ کاتێ لاهور نەیکردۆ بەڕاستی حتا ئەتوانم بڵێم وتارەکانی شاناس قسەکانی قوبا تاڵەبانی کە ئەیگەێنێتە سەر ئەوەی کە بە مەحموود سەنگاوی ئەڵێ ڕۆژنامەنووسی کوشتووە کە ئیشارەتە بەکاوە گەرمیانی ئەڵێ مەسەلەن سوکاتی پێکاڵێ قژی بۆ یاخەکە و ئەڵێ سەران لە خەڵگە سەنێ و ئەڵێ چەکی لە داعش چەکیان بردووە فرۆشیەتی بەپارە یعنی ئەوەندەی کە ماڵ تاڵەبانی بێحرمەتیان بە مەحموود سەنگاوی کردووە لاهور بە حیاتی شیوای نەکردووە لە حقیقەتە ئەوەندەی کە ئەوان بێحرمەتیان بە کۆسەر کردووە کە شاناز هەر پێ و فەقێ ئەوڵا بێحرمەتی پێوا کرد بە نمونە من دەیان نامی شانازم لەلایە لەو بارانەوە کەچ بێحرمەتیە بەواکە وتارەکانی کە بڵاوی کردوتەوە باشە بۆیە بەحسەکە لێرەوە سەرچاوە ناگرێت چونکە ئەوکوتم ئەوەندەی کە ئەمانە دژایەتی حتا بڵێ شانازەکان دژایەتی بنەماڵی بازانیان کردووە لاهور نەیکردووە ئەوەندەی ئەوان دژایەتی مەلا بەختیار و نازانم سەرکردە کۆنەکانی وەکو حاکم قادر و مەحموود سەنگاوی و کۆسەت و ئەمانیان کردووە لاهور نەیکردووە بەڕاستی بەڵام لەگەڵتان لاهوری شەرجەنگی لە دوای کۆنگرە دەبوایە زۆر واقعیتر بوایە و ئەبوایە ورتر بوایە و ئەبوایە مەیدانی بدایە بەسەرکردە کۆنەکان کە ڕۆڵی خۆیان بجێڕن و ئەبوایە نزیکایەتی لەگەڵیانە بکردایە و ئەبوایە هەمیشە دۆسایەتیان لە بینی یەکا هەبوایە و زۆشتی تریش کە لاهور دەبوو بیکردایە بە نمونە ئەگەر من بم لەو هاوکێشەی وەکوتم باسی هەولێر و باجنان ناکەم چونکە لێ موسەسات و جیاوازە دەسەڵاتی پارتی و بنەماڵی بازانی کە من تاسەر ئێسک دژم بەڵام جیاوازی هەیە لەگەڵ دەفەری سلێمانی ئەوانە من ئەگەر لاهوری شەرجەنگی بوومایە بۆ نمونە وەکو چۆن شێخ جعفەر هێزی هەیە هەموو کەڵەگایەکەکە منیش هێزێکی تایبەتم بۆ خۆم دروستەکە جگە لە دزە ترۆر و جگە دەستگای زانیاریش دروست مەکرد بەڕاستی چونکە یاریەکە لەو ناوەوایە لە ناوێکێتیا ئەگەر هێزی نەبێ ئەو خۆن لە حقیقەتە خۆ لە خۆ نییە عومەر فەتا هێزی هەیە نازانم کۆسەت هێزی هەیە شێخ جعفەر هەیەتی مەحموود سەنگاوی هەیەتی فڵان فیسارەکان هەمویان هەیەنە چونکە ئەو کۆنانە تەجروبەی شاخیان هەیە بەڵام لاهوری شەرجەنگیەکان تەجروبەی شاخیان نییە لە حقیقەتە ئەوان ئەزانن کە یەکێتی پێکاتەکەی چۆنە و لەم سەردەمەیە ئەگەر خۆت نەپارێزی کەس ناتپارێزێ و ئەگەر خۆت نەپارێزی کەسانی تر هەیە کە قوتی ئەدا لەبەرەوە بڵێ منیش وەکو تۆ چەندین ڕەخم لاهوری شەرجەنگی هەیە بە نمونە نەدەبوو لاهوری شەرجەنگی بە هیچ جۆرێ ئەو هەموو متمانەیە بە ئامۆزاکانی خۆی بکات چونکە بە درێژایی مێژوو لە دنیای سیاسەتە برابرای خۆی کوشتووە
ئامۆزای خۆی کوشتووە، باو کوڕی خۆی، کوڕ باوکی خۆی، ژن مێردەکەی، مێرد ژنەکەی، هەموو ئەمانە لە مێژووە لەسەر دەسەڵات ڕوویان داوە بەڕاستی. بەڵام کێشەی لاهوری شێرجەنگی ئەوە بووە کە ئەوەندە متمانەی بە پاژەڵ و قوبات بووە کە قەت خەنجەری لێ نادەن، بەڵام خراپ نیشیاندا بەڕاست. ئەوەی باشە ئەو تۆمەتانە تا چەند ڕاستن کە درێتە تەنیشت لاهوری شێخجەنگی بەوەی کە ویستوێتی لە ناو دەباشانە خەڵک دەرمان خوارد بکە، ئەوەی کە لاهوری شێخجەنگی بازرگانی قاچەقچێتی کردووە، ئەوەی کە باس لەوە کرێکە قاچەقچێتی جۆرێک لە جۆرەکان مادەی هۆشبەری کردووە و سیخوڕی کردووە بەسەر ماڵی مام جەلالەوە. ئەمە ینی بە ئاشکرا باس کرا لە کەناڵی کورسات نیوز، ئەمانە بە هەواڵ دابەزی و بە پەلە دابەزی. ئەم تۆمەتانە ینی تا چەند پەیوەندیان بەم ململالەیانەوە هەیە؟ وەکو لە سەرەتا وتم بە دێژایی مێژووی ئەم ئەحزابانە هەر تا بەیەکەوە بوون، بەیەکەوە دزیان کردی بێ، هەرچێکیان بەیەکەوە کردویان و شەریک بوون، هەرکە لە یەکتر جیابوونێتەوە بە هەر ئەسبابەکانی هەرچێ بێ، ئەم ئەوی کردووە بە دێو، ئەو ئەوی کردووە بە دێو. ئەمە لە مێژووە بەڕاستی ئێمە زۆرمان لەم حاڵەتانە هەیە، ئەتوانین دەیان نمونە لە مێژوو بهێنەوە کە ئەم حاڵەتانە هەبووە. ئەمە حاڵەتێکی. دوای ئەوەش ئێمە باسمان کرد چەند مانگ کەم بەر لە کودەتاکە هەر ئەم فەرماندەیەی کە ئێستا فەرماندەی دژە ترۆری پاژەڵ خۆی دایناوە، یەکێک بۆ لەو کەسانی کە تێوە گلاوە بەهێنانی 500 کیلۆ تریاک و دەرمانەوە لە دەستگای زانیاری بووە بە شەڕ، تەقەی لە سیروان کرد، قاچێکی شکان، هەفتەیە لە خەسەخانەی شار بوو. بەڵام ئەوەندەی کە من بە وردی ئاگام لە مۆزوعەکان هەبووە و لە ڕێگەی خەڵکانێکەوە کە مەسەلەن قسە و باسەکان بۆ من ئەهێنن، من ئاگام لەوە بووە لە کاتی خۆشایسەر ئەمە قسە و باسم لەسەر کردووە. بەڵام لاهوری شێخجەنگی هات بەم کەسەی وت کە ئەم کێشەیە دروست کردووە، ئەبێ چارەسەریکەن، یاسا هەیە، ئەمە هەیە، ئەوە هەیە، بەڵام بە پێچەوانەوە. ئەم مەوزوعە تاکتیکیان دروست کرابوو بۆ خودی کودەتاکە، یعنی کودەتاکە لە 8 مانگەوە ڕووی نەداوە، بەڵکو پێشینەیەکی هەبووە لە حقیقەتە. هەر لەبەر ئەوەیە من لە نزیکەوە ئاگادار بووم کە خودی پاڤێڵ تاڵەبانی ئەم کابرا هەڵەبجەیە لەگەڵ 5 کەس لە فەرماندەکانی جێتورەرە بردی بۆ دەباشان. خودی لاهوری شێرجەنگیش ئاگادار بوو کە ئاوە بووە لەوێ داوەتی کردن لە ئێوارە خوانێکە، سەر و سیارەی یانێ، باخی یانێ، پارەی یانێ، هەمویانی کڕی. هەفتەیە 10 ڕۆژ دوای ئەوە کودەتاکەی دەست پێ کرد. کەواتە یاریەکە ڕوونە کە شێتر یاک فرۆشە وەکی قاچاقچی وەکی ئەمە ئەلەم بابەتانی. من بە بەڕێز و بەژێکلەکان ئەڵێم کام هەیە لە سەرانی یەکێتیا دز و گەندەڵ نەبێت بە ویژدانتان. ئایا خودی بنەماڵی تاڵەبانی گەندەڵ نیە؟ خودی جەلا تاڵەبانی خۆی گەندەڵ نەبوو 10 ملیۆنیا بن و شۆم سەفا و گردێ بەخشی و عەزیە بەخشی. مەسەلەن پاڤێڵ و قوبات و تاڵەبانی و شاناز بەدەیان ملیۆن و ملیاریان نەدزیوە لە کۆمەلگای ئێمە. من ئەو شۆ لایڤەکە باسم کرد لە حەسیب ساڵحی کۆنەوە هەتا سەرچناربایی 100 ملیار دۆلارە بێ، هەر هەمووی مڵکی ماڵ تاڵەبانیە. بڕۆسێنی هەموو گەڕەکەەکانی سێمانیکە، هەموو جادۆبانیکە، مڵکی شانازی برای مەحمەد و لەتیفی مێردی و بنەماڵی تاڵەبانیە کە ئەتوانم بڵێم 100 ملیار دۆلارە. بڕۆسێنی قەیوان کە چۆن ئەو شاری خواردووە کە 7 ملیاری هینی بنەماڵی تاڵەبانیە. یەکشت نییە لەو ناوچەیە بنەماڵی تاڵەبانی دەستی تیان نەبێ و بەشی تریدا نەبێ بەڕاستی. لەبەرەوە ئەو نەوعە لە تۆمە پێچانەوە من نارم دیفاع لە لاهوری شێرجەنگی بڵێم وەڵامانە گەندەڵ نەبوون، من دەبێکەوتووە وەڵڵی باوکم ناوێکێتی و ناو پارتی هەرمی گەندەڵە باشە. بەڵام کێشەکە لەسەر ئەوەیە ئایا ئەگەر لاهوری شێرجەنگی گەندەڵ ئەوەیە بۆ پاڤێڵ گەندەڵ نییە، بۆ قوبات گەندەڵ نییە، بۆ شاناس گەندەڵ نییە، بۆ خودی بەنمونە کۆسەر ڕەسوولەکانەوە گەندەڵ نین، بۆ مەگەر 24 ساڵی ڕەباقەهین 29 ساڵە لاهور سەرۆکی حکوومەت و دەوڵەت و سنوورەکانە یا سەرکردە کۆنەکانی یەکێتی و پارتی و ماڵی مام جەلال. بابە لاهور 1 ساڵە هاوسەرۆکی یەکێتیە، 1 ساڵە 29 ساڵی سەرکردە کۆنەکان بوون، کۆسەد بووە، مەلا بەختیار بووە، خودی مەحموود سەنگاویەکان بووە، حاکم قادرەکان بوون، بنەماڵی بازانی بووە، ماڵ تاڵەبانی بووە، هەموو ئەمانە. لە ماوەی ڕابردووشە کاک ئارام ئەگەر بەڕێز لاهور هەندێک هەنگاوی چاکسازی هەڵگرتایە بەرامبەر بە سەرکردە کۆنەکان، ئەگەر ئەم تۆمەتانە ڕاست بێت کە باس ئەکرێ، ئەگەر ئەم جۆرێک ئەم ئەساسی نییە تۆ هەمەی مەسەلەی دەرمان خواردکردن و ئەوانە بەڕاستی هەمووی قسەی پێمانەیە، ئەسڵی نییە بەڕاست. ویستم پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەم بەڕێز کاک ئارام. پرسیارەکە بەو شێوەیە ئەگەر بەڕێز لاهور لە ماوەی ڕابردووە ژمارەیەک لەو گەندەڵ و پیسخۆرانی وەکو جەناب دەفەرمی ژمارەیەک لەو گەندەڵ و پیسخۆرانی بدایە بە دادگا، ئێستا جۆرێک لە جۆرەکان
ینی جەماوەریتر ئەبوو خەڵکەکەی بەڕێز لاهور. بەڵام بەڕێز لاهوریش کە بوو بە هاوسەرۆکی یەکێتی هەمان هەنگاوی ئەو سەرکردە کۆنانەی هەڵگرت لە ڕووی ینی دانی بە دادگای کەسانی پیسخۆر و گەندەڵ و قاچاقچی و بەرتیلخۆرەکانەوە. یعنی هیچ هەنگاوێکی لەو شێوەمان لە بەڕێز لاهوری. کاکی عزیز ئەم قسەی من بۆ مێژوو هەڵگرە. سەردەمی مەسەلەی چاکسازی کۆتایی پێ هاتووە. هەر کەس ولایەنێ بە لاهوری شەرجەنگی بە هەر کەسێکەوە باسی چاکسازی کرد پێویست ناکە ئینسانی عاقڵ و هوشیار گوێ لێ بگرێت. باشە کورد قسەیەکی هەیە ئەڵێ گۆشت بۆ ئەوەی بۆ گەنەکە خوێ پێوەکەن، ئەگەر خوێ بۆ گەنی کرد چی لێکەن؟ ئەگەر چاکسازی بکرایە مەسعود بازانی ئەی کرد. خودی مەسعود بازانی خۆ عەقڵی هەیە ئەزانەیە کە لە دەست دەرچووە مەسەلەی چاکسازی. باشە لاهور بەهاتایە کێی بایە بە دادگا بنمونە بەهاتایە کۆسەتی بایە بە دادگا بیتە تۆ گەندەڵی شانازی بایە بە دادگا لەتیفی مێردی بایە بە دادگا پاڤێڵ و قوبادی بایە بە دادگا بڵێ بیوتایە بەپێی بەڵگەنامەکانی ئەمریکا حسابی تۆ لە دوبەی ملیارێک و 400 ملیۆن دۆلاری لەسەرە. ئەمە قسەی ئەمریکیەکان کە لە پەرلەمانیان وتۆ لە بەغا. باشە بیوتایە زەحمەت تۆ ملیار و نیۆ لەکوێ بوو قوبات تەڵەبانی بیوتایە فڵانە کەشتەکەی تەڵێ لەکوێ بوو بوتایە مەلا بەختیار تۆ گەندەڵیت و ژنەکەت ئەمەی بردو ئەوەی بردو ئەوەی برد. عەزیزەکەی من گەندەڵی لە کوردستانە هەر نییە، ئەوەی کە هەیە دزیە، ئەوەی کە هەیە چەتەییە. لە بنەماڵەی بازانیەوە هەتا هەموو سەرانی پارتی لە بنەماڵەی تاڵەبانیەوە لە بنەماڵەی نەوشام سەفاوە سەللەبەری لە دزی و گەندەڵیەوە ئاواون. ئەمە کێشەکەیە. یەک کەسی پاک ناتوانێ یەک مەسئول دادگایی کابرێت تۆ دزی کردووە گەندەڵی کردووە، چونکە دزی و جەردەیەکە ئیتر سنوورەکانی هەمووی تێپەڕاندووە لە حقیقەتە. چۆن لاهور ئەیتوانی پاڤێڵ با بە دادگا یاشان با بە دادگا؟ کەس ناتوانێ بەڕاستی. باش ئەم ململانەیە کەواتە ینی پەیوەندی بە چاکسازیەوە نییە. دوور و نزیک پەیوەندی بە چاکسازیەوە نییە. ئەوەی کە ئێستا پاڤێڵ و ماڵتەڵەبانی ئەیکەن تەسویح حساباتە لەگەڵ لاهور و لەگەڵ لایەنگرەکانی لاهوری شەرجەنگیە. هیچ ڕەبتی بە چاکسازیەوە نییە. ئەگەر چاکسازیە وەرە دکتۆر غالب چەند ساڵ بەر لە ئێستا دوو شکاتی کردووە لە قوبات تاڵەبانی لەسەر هێنانی بەنزینی خراپ و ئەمە ئەی بۆشی دادگا هین بانگ ناکە قوبات تاڵەبانی بانگ ناکە. تۆ 30 ساڵە بیستوتەوە بینیوتە مەسئولێکی بچێتە بەردەم دادگا بڵێ کاکەجیان لێ بەرام کراوە. ئەسڵ کەس ئەوێنش کاتیشیان لێ بکە بڵێ ئێوە دزی گەندەڵیتان کردووە. لەبەرەوە بەڵێ مۆزوعەکە هیچ عیلاقەی چاکسازیەوە نییە. ئەوە تەنها قسەی دوولەڕیەوە پوشی میدیاکانی دەباشانە ئەجینا ئەگەر پاڤێڵ و قوبات ئەوانە چاکسازیەکەن شاناز بن بە دادگا زەحمەت نەکەن. قوبات خۆی با بە دادگا پاڤێڵ خۆی با بە دادگا. خۆ سەرچاوی گەندەڵی ماڵجەرە تاڵەبانی کاکە سەرچاوی گەندەڵی کۆسەڤەسۆڵ بووە کە خاوەنی 10 تا 15 ملیار دۆلارە. باشە خۆ ئەو وڵاتە کێ تاڵانی کردووە؟ خۆ سەرانیکی تاڵانی کردووە. مەلا بەختیار بن بە دادگا فڵانە مەسئولەکان بن بە دادگا لێکۆڵینەوەکەن کە جادەی شەخسیەکە ئەم بەراوبەری چۆن دزرا، ئەم هەموو بینایی لە حکومەت بەجێما بوو چۆن دزرا، ئەم هەموو شەقام و گردە چۆن برا، دەباشان چۆن براوە 752 زەویە، هەموو ناوچەی کوردستان چۆن براوە، گردەکەی نەوشام سەفا چۆن براوە، گردەکەی محافیزی کۆسەوەسوول چۆن دزراوە. یعنی تۆ ئەگەر سیرەکەی بەڕاستی چاکسازی چی؟ ئەوە تەنها تەسویح حساباتە ئەیانەوێت لایەنگرانی لاهور سەرکوتکان بیان ترسێنن. بەڵام دڵنیا بەلەوە کە یەکێتی زۆر بە خراپ باچەکەی ئەدا وەقسەکانی مەحموود سەنگاویش کە ئەمڕۆ باسێکرد پێویستەوە بە هەڵبژاردن ئەوە بکەن وەڵا کاک مەحموودجان لایەنگرانی یەکێتی و ئەندام کاتێکی نایکا بەڕاستی کاتێککە ئێوە یا بنەماڵەی تاڵەبانی هەڵەسن بە فیتی بنەماڵەی بازانی ئامۆزاکەی خۆیان ئێنە بەر خەنجەر و بەرچەقۆ و ئاوای لێکن نفوسی لاهوری شەرجەنگی ناوێکێتە مەجبور نییە بە زۆرنای ماڵ تاڵەبانی هەڵپەڕێ. پرسیاری لەو بارەیەوە پرسیاری کاکەین بەڕێز کاک ئارام سپاس دەکەین. بەڵام پێت وایە کاک ئارام بەڕێز قوباد و بەڕێز پاڤێڵ بتوانن ئیدارەی ئەو جۆرە لە ململانەیە بدەن لەناو ئەو سەرکردە کۆنانەی کە ئێستا هەن و ئەو سەرکردە کۆنانە ینی لەم دوو بەڕێزە بگەڕێن و ئایا ئەم سەرکردە کۆنانە بە جددی بەهێمنی ئەچنەوە ژێرباڵی بەڕێز قوباد و بەڕێز پاڤڵ؟ زانین چۆنە ئەوەی کە من ئاگادارم قوباد یەکشتی ئەوێت حتا لاهوری شەرجەنگی یەکشتی ئەوێت. تۆ بەخڕەی ئەم هەموو درۆ دەلەسە و شەڕی نەفسی ئەوانەی ناو سۆشیال میدیاکەی دەباشان مەکە ئەوانە خەرە ئەولا وەسە لەبەر ئەمی قسەیە و درۆوانە بابەتانەیە.
ئەوەی کە منطقه پاڤێل یەکشتی ئێ بە لاهوری شەرجەنگی ئەڵێ تۆ بەس پشتیوانیم کە واژۆم بۆ کە من بم بەسکی تێریشێتی یەکشتی ناوە لە بەزیات لاهوریش ئەم کارە ناکات لە حقیقەتە لەبەر ئەوە نە پاڤێڵ نە قوبات ئەمانە ناتوان ئیدارەی ناو دەباشانش بدەن نەک ئیدارەی یەکێتی و ئیداری ئەو ناوچەیە بەڕاستی لەبەر ئەوە هەر ئێستا لاهوری شەرجەنگی مەیدانەکەی چۆڵکە بڕواوەکو نەشان سەفا 2 ساڵ دابنیشێ یەکێتی بەتەواتی تەفنیشە بێ لەبەر یەک هەڵەوەشێ و ناوچەکە پڕە بێت لە غەوخا و پڕە بێت لە شەڕ و دوور نییە شەڕ لەگەڵ پەکەکان نەکرێ و سەرکردە کۆنەکانی هەموویە بەشی خۆیانیان ئەوێ لە ماڵتاڵەبانی ئەو کاتش ئێستا سراعەکان و پەلامارەکان زۆرتر ئەبێ و ئەم حیزبە کە من ئێسش بە حیزبی نازانم بەڕاستی ئەوەندەی کە وێرانە بێ و ئەوەندەی کە پاشەکشەیەەکە و دوورەکەوێتەوە لە هەموو شتێک لەبەرەوە ناتوانانی ئیداریەکێتی کەم بەڕاستی باشە کاک ئارام ئەمە قسەیەکی واقعیە کە چونکە پێش ئەوەی بەڕێز کاک نەوشیوان مستەفا لە یەکێتی بێتە دەرەوە هەمان ئەم جۆرە قسانە ئەکرا ئەیانوت ئەگەر نەوشیوان مستەفا لە یەکێتی بێتە دەرەوە ولەگەڵ قادری حاجی علی ولەگەڵ عوسمانی حاجی محمود ئەمانە لە ناو یەکێتی بێنە دەرەوە ئەم شتێک نامێنێ بە ناوی یەکێتی ئەوان هات دەرەوە و یەکێتی هەرما دواتر وتیان ئەگەر ئەو کاتی کە مامجلال نەخۆش کەوت وتیان ئەگەر مامجلال وەفات بکات و لە ناو یەکێتیان نەمێنێ یەکێتی لەبەر هەڵەوەشێت و هەر سەرکردەی کۆنێک بۆ خۆی ئەچێت لە گردێک لە شوێنێک بارەگایەکی سەربازی هەڵەدات و یەکێتی لەبەر یەک هەڵەوەشێ مامجلال وەفاتی کرد و بە ڕەحمەت چوو یەکێتی هەرما ئێستا بۆ هەمان ئەم قسەیە بۆ بەڕێز لاهوریش دووبارە ئەکرێتەوە پێتان وایە یعنی لاهوری هەمان ئەو بابەتانەی لەسەر ئەمێنێتەوە لەو سەردەمانە کە ئەوە وتراوە خودی جەلال تاڵەبانی خۆی لە ژیان نەماوە ئەمە یەکەم کاتێکیش کە جەلال تاڵەبانی وەفاتی کرد و مۆزوعەکان ئاوای لێ هات یەکێتی چمانێکی مابوو لە حقیقەتە چمانێکی مابوو یعنی ئەگەر ئێران پشتیوانی بنمونە ئەگەر خودی نەوشام سەفا یەک تۆز لای کردایەتەوە بەلای سیاسەتی ئێرانە و ڕێکوتی لەگەڵ ئێرانە بکردایە دڵنیا بەشێتی کۆتای پێات بەڵام کێشەکە ئەوە بوو کە ئێران لەو سنوورەی ئێمەیە کە منتیقی سێمانیە هەر کەسێک لەوێ سیاست کە و حیزبایەتی کە و بێ پێی بڵێن حکومڕانی ئەوانە بکە ئەبێ لەگەڵ ئێرانە ئاوا بێلاقەتە ئەگەنیان ناتوانێت بەرگە بگرێت لە ڕاستیە بۆیە ئەوەی کە لەدوای ئاواکە لەگەڵ ئێرانە کاکارم ئاخر پاگەڵ ئەو کەسایەتێ نییە بەڕاستی ئەو کەسایەتی نییە ئەوە بکە چونکە بۆچی ئەو یاریانە هەروە ئاسان نییە بە هەموو کەسێ بکرێت لەگەڵ ئێرانە ئاواکە ئەی تورکیاشی لەکە ئێستا ئەو گروپێکی هەیە کە هاوڕێ یەکێکە لە پیاوەکانی خۆی سەرپەرشتیەکە قاچاقچێتی تایبەتەکە لە ئەستەمبوڵەوە بۆ ئێران لە ئێرانیشەوە بۆ باشمەرد کە مانگانە لانی کەم دیان ملیۆن دۆلاری دیفانی پاگەڵی جەلال تاڵەبانیەوە بۆیە لەو سەردەمانە جیاواز بوو لەگەڵ ئەم قۆناغەیە لە حقیقەتە لەو سەردەمانەیە ئەگەر بێت و نەوشوان ئەوەی کردایە ئەوە دڵنیا بە کە یەکێتی نائەما و پاشانش من بە تۆ ئەڵێم دوای جەلال تاڵەبانیش هەر بەڕاستی یەکێتی وەکو حیزب ماوە هەر بەڕاستی ئەوە حیزبە لە حقیقەتە هێزی لەبەر بڕابوو لە دوای کۆنگرەوە تۆزێ بەخۆیان چۆتەوە و لاهوری شێرجەنگی کۆمەڵی هەنگاوی ناوە لە ناو ئەحزاب لە ناو خەڵک و جەماوەرە و ئەم لاولای کردووە و زۆر لە جوڵا بوو ئالم بابەتانە لەگە سەرک عەشەتەکانی هەرچی سوچی ئەوانە ئیلاقی دروست کرد خەریب و بەڕەکەی ژێرپێی پارتی ڕاکێشە کۆمەڵێکاری ئاوای کرد ئیستا یەکێتی تۆزێک هاتەوە سەر خۆی و ئەمەی کرد بەڵام ئەگەر تۆ سێریکەی یەکێتی وەکو حیزب نەبا بڕێت زیاتر یەکێتی ئێستا لە کۆمپانیایە گەچێت لەبەر تۆ قەدوا مەزانە کە یەکێتی وەکو حیزب ماوەتەوە حتا بەسەردەمی لاهوریشەوە لە واقع زیاتر کۆمپانیایە سێری کە تۆ لەو ڕۆژەوە ئەم کێشانە هەیە یەک سەرکردایەتی کۆ نابێتەوە قسە سەر ئەم مۆزوعانە بکات ئەنجومەی سەرکردایەتی کۆ نابێتەوە سەر ئەم مۆزوعانە قسە بکات پاڤێڵ دانیشێ لەگەڵ گۆڕانە هەر لە خۆیەوە بەبێ مەکتەبی سیاسی بەبێ ئەنجومەی سەرکردایەتی گۆڕان و عومەری سێعەلی ئەچن بۆ دەباشان لە خۆیەوە براکەی ئەکا بە سەرشی لیستی هاوپەیمانی بۆ هەڵبژاردنەکان بەبێ ئەوەی کە هیچ کەس ئاگای بێ ناوێکیتە ئێوەکەی حیزبە حیزب واتە کۆمەڵی ئەشخاص کە لە دەوری بەرنامەیەک پلاتفۆرمێک کۆ ئەبنەوە خەتی مەشی سیاسیان هەیە بڕیاری بە کۆمەڵ ئەیەن و ئەمە ئاوایکن بەڵام ئێستا کە ئیبینی هیچ پاڤێڵ خۆی دانیشتووە دوو هێزی بەدەستەوەیە مەسئولەکانی کرد بە ژۆندی خۆیان ناتوان قسە بکەن ڕەش بژیرەکە براکەی خۆی دائەنێ چێ بێ پەلاماریەیە تەلەفۆنەکە بۆ فلان بۆ دادگاڵێ فلان کەس ئەوەی بۆ بکە
بەس بەجددی کاگارام ینی با واقعی قسە بکەین باشە ئەم هەمووە لە ئەندامی سەرکردایەتی یەکێتی ئەندامی ئەنجومەنی باڵای هەیە ئەندامی ئەنجومەنی باڵای پاراستنی یەکێتی هەیە یعنی ئەم هەموو سەر بە خەڵکە پلە بەرزەی هەیە ئەم هەموو وەزیرەی هەیە ئەم هەموو پەرلەمانتارەی هەیە یعنی ئەم هەموو بەرپرسی مەڵبەندەی هەیە یعنی معقولە ئەمانە نایەنە سەرخەت بڵێن کاکە بۆ نمونە دانانی سەرۆکی لیستی هاوپەیمانی بەم شێوەیە نابێ دانی کەسێکی تر بەدادگا بەم شێوەیە نابێ کۆبوونەوە لەگەڵ حیزبەکانی تر نابێ هەر خۆ تەنیا بیت و ئەبێ مەسەلەن ئێمەش ڕەمان هەبێ لە بڕیاردانی سیاسیە یعنی ئەوە لە 8 مانگەوە ئەم ڕووداوە ڕوویداوە لە سلێمانی یعنی بۆ یەکێک لەم سەرکردانی یەکێتی قسە ناکەن یعنی خۆ ئەمانە باڵیان نەبەستەوە بابە لاهور کێشەکەی ئێمەش ئەوەیە بەڕاستی کاکە کێشەکەی ئێمەش ئەوەیە کە ئەمە حیزب نییە ئەگەر حیزب بێ لەما یەک هەفتەیە یەکسەریم کۆبوونەوە کەم ئەنجومەنی سەرکرداری کۆم وەڵام بابم شەڕی ئەوە ساسان کردو ئاوانیە ئێمە خەوانی بڕیارین بەڕاستی بەڵام هەموو ئەوانە وەکو مۆزەف وان لە حقیقەتە حیزب چۆن وابێ کاکە گیان ئەی بۆ ناو پارتیە کاکە یەکێتی بە درێژایی مێژوویشی لە زۆر حاڵەتانە هەروە بووە ئەوان بۆ یەک زۆر ئازان بۆ یەک تشکاندن لەسەر ناو پارتیە کەسێک لە پارتی جیا بێتەوە ئەڕوا وەکو جەوان نامیق ئەچێ دانیشێ بۆ خۆی و تەواو باش نییە بەڵام لە ناوێکێتیە هەموویان تا بەیەکەوە هەموو شتێکەکەن لە دوای هەمویان پشت یەکتر شکێنن یەکتر بەدناوەکەن بەڕاستی حسابی ئەوە ناکات تۆ کە یەی لە هەوری سەرجەنگی ئەشکێنی یعنی مێژووی خۆت چەپەڵەکەی لە حقیقەتە بۆ ئێمەمانان کە نەیاری حیزبەکانی ئێوە بوون لە ڕاستیە باشە ئەی خۆ کێشەی منیش ئەوەیە لە هەر شی مانگ و ئەمە ڕوویاوە نە سەرکردایەتی نە ئەوەی کە پێڵن بەرژەوەندی یەکێتی نە ئەنجومەنەکەت یەک کەسێ چرکەی لێوە نایە حتا کادر و ئەندامانی یەکێتی قسەیەکیان نییە لە واقعە هەر بەڕاستی حیزبی وایە لە دنیایە هەر بەڕاستی ئەمانە خۆیان بە مەکتەبی سیاسی و بە حیزبی و ئەمان نازانن خۆمە شەڕی دوو ئامۆزانیە ئەچن بۆ لای ئەمێنەشی بۆ لای ئەوێن کەسی نەدەن بابەتەکە چییە بابەتەکە زۆر لەوە گەورەترە کە تۆ ناوی بنێ شەڕی دوو ئینسان بەڕاستی بابە بنەماڵەی بازانەی تورکیا ڕێگە نادەن قوبا تاڵەبانی بگەڕێتەوە لەوەی کە دژی لاوری کردووە تەواو بڕیاریە ئەلە تۆ بێ لاهور نەهێڵی ئەمە عەسی مۆزوعەکەی ناتوانێ بگەڕێتەوە بەدەست خۆی نییە پاگەڵ و قوبات باشە سەرنجت چییە لەسەر ئەوەی ئەگەری هەیە یعنی با پرسیارێک بەم شێوەیە بکەین پێت وایە سلێمانیش وەکو هەولێری لێدێ لە ڕووی دەربڕینی ڕای ئازادەوە یاخود ئیدی دەربڕینی ڕای ئازاد بە شێوەیەک لە شێوەکان لە سلێمانیش بەو شێوەیە نامێنێ وەکو ئەوەی کە هەندێک لە میدیاکار و ڕۆژنامەنووس باسی ئەکەن سلێمانیش ئیدی وەکو هەولێری لێهاد و زەرد بوو ئەوەی کە ئەدەبیاتی من لە 30 ساڵی ڕابردوو دوای ڕاپەڕینەوە بزانێ من هەمیشە تا 8 مانگیش دژی هەموو شتێکی بووم بە لاوری شەرجەنگیشەوە دەیان بابەتم دژی لاور هەیە لە بابەتی ئاگراوی بەڕاستی چەندین لایڤم دژی هەیە کە ئێسکیشم شکاندووە هی لاوری شەرجەنگیش بەڕاستی باشە هی ئاراسی برا هی هەموو ئەمانە دژی ما تاڵبانی هەر هەمویان لە حقیقەتە من ئەوەم بووە ئێستا کە لە 8 مانگەوە من هاوارم کرد بۆ ئەم مۆزوعە لەبەر ئەوەیە کە ئەگەر بێت و ماڵ تاڵەبانی و ئەمانە سەرکەوتن بەدەست بێنن و لاهور بچێتە ئەو لاوە ئەو کاتە ناوچەی سلێمانی بە تەواوەتی پارتی بەسەر یازاڵ ئەبێ بە هەموو پێوانە بە هەموومانەیە بۆ ئەمەش بۆ ئەوەی کە لە خۆ قسە نەکەین بەڵگەمان هەیە بەڵگەی چۆنیش هەموومان ڕزانین کەسێک هات دوو سێ نەفەری دەستگای پاراستن چەند چەقۆیشیانە لە غالب کە بیکوژن لە دواییە لاهوری شەرجەنگی هەچی هەوڵە دای بۆ ئەوەی ئەم سێ نەفەرێکە ژیراون ئێترافیانەکە نەدرەوە بە پارتی بنەماڵی بازانی بەڵام پاڤێڵ و قوبا تاڵەبانی هاتن هەر سێ کەسەکەیان حەسب الئوسوڵ دایەوە بە پارتی و ئازادیان کردن و کەیسەکەی غالبیش خرای ئەو لاوە سبەینێ هەر کەسێ لە سێمانیە قسەیە بکە بە پارتی بنەماڵی بازانی هەر قوباد و پاڤێڵ ئەیگرن تەسیمی ئەکەنەوە بە پارتی یا خۆیان نەجاتی پارتی کارەکە ئەکەن خەمی ئێمە ئەوەیە کە ئێستا دائنیشین خەڵک وە ئەزانێ ئێمە پشتیوانی لە لاوری شەرجەنگیەکەین و چی بەڵام ئەسڵی ئێمە بەڕاستی ئەم خەمەیە کە هەمانە باشە با من پرسیارێک لەسەر و بابەتە بکەم هەرچەندە جەنابەت من متابعی لایڤەکان تەمەزانم کە لایڤت لەسەر زۆرێک لە کەسایەتیە سیاسی و سەربازیەکانی هەرێمی کوردستان کردوێتەوە و خۆشت ئێستا ئاماژەت پێکرد کە لایڤت لەسەر بەڕێز لاهور کردوێتەوە لەسەر ئاراسی شێخژەنگی کردوتەوە لەسەر براکانی کردوتەوە بەڵام لە 8 مانگەوە لە 8 تەمووزەوە جەنابەت یەکێکی لەو چاودێرانەی کە زۆرترین قسەت لەسەر ئەم ڕووداوە کردووە و زۆرترین پشتگیری
بەڕێز لاهورت کردووە. پێمان خۆشە یعنی بزانین بۆچی جەنابەت پشتگیری لە بەڕێز لاهور ئەەکەی؟ ئایا پشتگیری لە شخصی لاهور ئەەکەی یاخود پشتگیری لەو جۆرە لە سیاستکردنەکەی کە بەڕێز لاهور ئەیکرد لە هەرێمی کوردستانە وەکو دژە پارتیەک؟ ئەگەر تۆوای دابنێ ئەمە لاهور نییە تۆیت لەو شوێنەیە بەڕاستی ناوێکی ئەشخاصێکی ترە من هەر هەمان هەڵوێستنەبوو لە یەکەم لای وتم ئەگەر لە جیاتی لاهوری شێرجەنگی لاهور لە دەباشان وایە پاڤێڵ لەسەر شنار وایە من پشتیوانی پاڤێڵم کرد. بۆچی قسەکەم ڕوونە؟ لەبەر ئەوەی کە ئەم لاهوری شێرجەنگیە بەحسەکە لەسەر مەسائلی دزی و گەندەڵی و نازانم دەستەبازی و ئەلە مۆزوعانە نییە، بەڵکو عەسڵ ئەوەیە کە تورکیا، ئەمە قسەی من نییە، وەکو لە سەرەتاوە وتم قسەی چەندین نووسەری ئەمریکیە، نووسەر ڕۆژناسی ئیسرائیلیە، هینی زۆر دەوڵاتەکانی ترە کە ئەم مۆزوعە سەرچاوەکەی لە ئەردۆغان لە تورکیاوە هاتووە بۆ لاهوری شێرجەنگی. کێشەکە ئەوەیە ئەگەر ئەمە تێک بشکێ بە نمونە یا بخێتە ئەو تێک ناشکێ لە حقیقەتە ئەگەر ئاوا قسە بکەین تێک ناشکێ حتا 6 مانگ دانیشتێ ساڵە دابنیشێ 2 ساڵ ون بێ بەڵام دیسان لاوی شێرجەنگی وەکو وتومە لە 8 مانگەوە مێژەکەی دەست پێەکە. بەڵام خەمی ئێمە بۆ دەڤەری سلێمانی تاوەکو وەکو بادینان وەکو هەولێری لێنەیە کە دەیان چالاکەوان لە زیندانان تۆهمان نەخێتە پاڵ باشە تاوەکو منتیقەی سلێمانیش تورکیزە نەبێ، سیاسی تورکیا بەتاڵی بەسەر یازاڵ نەبێ، سیاسی بنەماڵی بازانی بەسەر یازاڵ نەبێ، بۆی ئەم هاوارەمان کردە بەڕاستی. یعنی کێشەی ئێمە لێدانە لە هەیمەنە و دەسەڵاتی سیاسەتی تورکیا لەگە بنەماڵی بازانیە بەڕاستی، بۆی ئەو هاوارانەمان کرد. باشە کاک ئارام، جەنابەت زۆر وەکو دژە پارتیەکی زۆر ڕق و ڕادیکاڵ دەرەکەی بەرامبەر بە پارتی، یعنی ئەم ڕقەی جەنابەت چییە بەرامبەر بە پارتی؟ پێمان خۆشە جگە لە بابەتی شێخ لاهور جەنابەت یەکێکی لەو کەسانی کە زۆرترین یعنی نووسین و قسە و لایڤت هەیە لە بەرامبەر سیاسەتی پارتی بەرامبەر بە هەرێمی کوردستان. پێمان خۆشە یعنی ڕوونی باس لەوە بکەی ئایا مەسەلەن بۆچی بەو شێوەیە جەنابەت بەرامبەر بە پارتی هەڵوێستت هەیە؟ من پارتی بەدەل لەوەی کە بابەتەکەی من لەگەڵ پارتی یا بەڕاستی مەسەلەی شخصی ئەوانە نییە. دیارە لە ئەوروپا چەند جار هەوڵی کوشتنی منیان داوە بۆ تزۆرکردن و ئەمانە و پۆلیسی ئەمەتیش ئاگاداری ئەو قەزیانە هەن و ئەوانە، بەڵام بەڕاستی کێشەکانی ئێمە ڕەبتی بە مەسائلی شخصیەوە نییە. ئاوا نییە بڵێ پارتی بۆ ئارام ئەحمەد خراپ بووە یاخوانە خواستە بڵێم زلێکی لە ئارام ئەحمەد داوە یا ئەمە ئەوەی پێکردووە، ئەمە نییە. ئەسڵی کێشەی من لەگەڵ پارتیە ئەوەیە کە پارتی حیزبێکی بنەماڵەی و کۆنەپەرستە، حیزبێکە بڕوای بەڕێی جیاواز نییە و حیزبێکە کە ئازادی خواز نییە و حیزبێکە کەوا بەستی سیاسی داگیرکرانی کوردستانە و حیزبێکە کە لە ناخی خۆیان بەڕاستی گەندەڵ بووە و حیزبێکە کە مێژویەشی هەیە لە خراپەکاری، لە هێنانی لەشکری ئێران، لە لەشکری تورک، لە لەشکری بەغدا. یعنی ئەگەر تۆ بە مێژوە ئەچیتەوە پارتی ئەمەندەی خراپەکاری و خیانەت هەیە ئەکرێ هەر ئینسانێکی ئازادی خوا دژایەتی بکە. لەبەرەوە مۆزوعی من لەگەڵ پارتیە ئابەم جۆرەیە. من تەمەنامە کرد و چەند جاریش ئەم قسەیم کردووە لە پاڵتاکەوە تاوەکو ئێستا، تەمەنامە کرد لە دوای ڕاپەڕینەوە بنەماڵەی بازانی و پارتی بیان توانایە حیزبێکی ئازادی خواست، حیزبێکی دیموکراتی خواست، حیزبێک کە بڕوای بە مافەکانی گەلەکەی خۆی هەبێ، حیزبێک کە خزمەتکاری گەل و نیشتیمانەکەی خۆی بێ، حیزبێک کە ڕێگە نەدا بە داژیکەران بێن پەلاماری ئاوات و ئامانجەکانی خەڵک بدەن، حیزبێک وایە کە گەندەڵ نەبوایە، حیزبێک وایە کە بە یەک چاوسەری هەمومانیان کردایە. ئەو کاتە منیش هەموو بژی پارتی بژی بنەماڵەی بازانی حیزبێکە کە توانێت ئەوە بکە. من لە هۆڵەندا ئەژیم لێرە بنەماڵەی پاشایەتی لە حقیقەتە، بەڵام مافەکانی ئینسانەکان هەمووی دابینە و منش ڕێزیان ئەگرن لە ڕاستیە. کەواتە کێشەکە ئەمەیە خۆزگا لە دوایەوە یەکەوە بنەماڵەی بازانی پارتی حیزبێکی ئاوا بوونایە بۆ ئەوی ئێستا من شانازی بە مەسئول بازانیەوە بکردایە، شانازی بە مەسئول و نازانم نێچیرەوە بکردایە. بەداخەوە کە پێچەوانەکەیەتی تۆش ئەبێت دژی بی لە حقیقەتە. ئەمەیە مۆزوع. بەس کاک ئارام هەست ناکەی زۆرێک لەو قسانی کە جەنابەت کردت بەرامبەر بە پارتی لە زۆربەی حیزبە کوردیەکانە هەن؟ بە ئێمە هەندشی هەمووشیان بووم سێریکە یەکێتی نیشتیمانی لە ساڵی 91 من هەندش یەکێتی بووم لە حقیقەتە. بەڕاستی من پێم وایە کە یەکێتی لە پارتی
ئەگەر خراپی نەکرد بێ باشی نەکردووە سێریکە ئەمە خۆی مەساتەکەیە جەلال تاڵەبانی یەک تەمەنی دژایەتی بنەماڵی بازانیەکە ئەڵێ ئەمانە خێڵەچین بنەماڵە چێتین دوایی خۆی ئەبێتە بە بنەماڵەچی لە بنەماڵی بازانی خراپتر نەوشوام سەفا تەمەنی دژایەتی عەقڵیەتی خێڵەکی و عەشیرەتی و بنەماڵی بازانیەکە لە دواییە خۆی بەلەوەی کە بمرێ ئەبێتەوە بە بنەماڵی بازانی کوڕەکانی خۆیەکە بە وارسی ئەو سەد و سامانەیە کە هەمووی موشی خەڵک بوو ئەمەیە بۆ خۆی کارە ساتەکەی بۆیە زۆر جار وتومە دەسەکەی پارتی کەشفە پارتی دیارە حیزبێکی بنەماڵەیە حیزبێکە بنەماڵە بڕیار سەر مۆسوعەکانەدا فێڵ لە خەڵک ناکە ئەڵێ من ئەمەم تۆ یان دۆستیتی یاوەکو ئارام محمەد دژیتی بەڵام یەکێتی ویان بزوتەوەی گۆڕان بەو جۆرە نین یەک دنیا ئیدعایان لەسەر سۆشیال دیموکراتەکە لەسەر مارکسیزم کردین لەسەر کۆمەڵی زەحمەت ڕەنجەران و ئەوانە کردی سەرلەبەریشی دێوجامە بوو سەرلەبەری درۆژ بوو بەڕاستی من سەد جار وتومە کۆمەڵی ڕەنجەران مەلا بەختیارەکان کۆسەتەکان نازانم فڵان و فیسارەکانی وەکو ئەمەی کەس و سەرۆشی ئاسەلان بایسەکان ئەمانە هەمووی کۆمەڵە بوون ئێمە پێمان وابوو کە کۆمەڵە باشین حیزبە بەڵام سێریکە لەنەوە یەکەوە ئەوەی کە کۆمەڵەکان دزیویانە کەسیکەنی دزیوە ئەوەی کە ئەوان فاسد بوون وەکو شێخ جعفەر کە کۆمەڵە بووە کەسیکەوانە بوو بەڕاست لەبەرەوە ئەم یەکێتیە هەمیشە درۆی لەگەڵ خەڵکا کردووە هەمیشە دووڕوو بووە باشە هەمیشە ساختە بووە بە پێچەوانەوە پارتی ئەڵێ حیزبی بنەماڵەیەتەوە تۆ یا لەگەڵ یا دژمنی کاک ئارام تۆ ئەو کاتێک کە لە کوردستان بووی لەناو چه حیزبێکا بووی من بە دێژایی مێژوو لە تەمەنێکی زۆر کەمە کە تەمەنم ڕەنگە 15-16 ساڵ بوو بێت لە ڕێگەی بادەرێکی پێنجێنیەوە بووم بە ئەندامی کۆمەڵی ڕەنجەران پێم وایە 5 مانگ 6 مانگ دەستم کرد بە خوێندنەوە تێگەیشتم لەو کاتا کە ئیتر ئەم حیزبە بە عەمەل نایە لە دوای ئەو تەمەنەوە کە ئەتوان بم لە 7 ساڵیمەوە هەتا ئەم چرکە ساتە من هیچ کاتێ عضوی هیچ حیزبێک نەبووم لە کوردستانە لە چەپەکانەوە نزیک بووم بۆ نمونە لە حیزبی کۆمسیکرەکان نزیکاتیم بووە لە چەپەکان و لە ڕەوت و لە دەستە و لەمانەوە سەردەمی ڕژێم و ئەوانە لەگەڵ ئەمانە وەکو بیرێکی چەپی ئازادی خواست لەمانە نزیک بووم بەڵام وەکو ئەوەی کە کادر و ئەندامی ئەم حیزبانە بووم بەڕاستی هیچ کاتێ نەبووم. کاک ئارام ئێمە زۆر سپاس دەکەین کاتمان زۆر لێگرتی هیوادارین لە ساغ و تەندروست بی کاتێکی خۆشت بووە خوازین وەکو دواپرسیارێک ئەیکین لە خزمەت جەنابتا ئەویش بابەتی ئەوەیە ئایندەی لاهوری شێخجەنگی و ئایا ئەو قسەیە ڕاستە داوایان لە لاهوری شێخجەنگی کردووە کە کوردستان جێبێڵێ لە یەکەم دقیقەوە ئەو داوای لێ کراوە بەڵام ئەمڕەتی کردوێتەوە لە ڕاستیە من کارم بەسەر ئەوە نییە کە لاهور چۆن بڕیاسەر مۆسوعەکان ئەدا و چی ئەکا و چی نەکا بەڵام من خۆم پێم وایەکە ئایندە لەو ناوچەیە هەچەندە لەوەی چینە ئەو جوترە ئەو ناوچەیە کە هەرێمی کوردستانە بەڕاستی لە خەتەردایە حەزەکەم هەموو خەڵکی کورد بزانێ یعنی ڕەنگە ڕۆژگارێک دابێ کە زۆری نەماوە ئەو هەرێمە هەر نەمێنێ لە واقعە بەڵام ئەگەر ئەم هەرێمە وەکو ئەم 30 ساڵی ڕابردوو بمێنێ ئەوە لاهوری شێخجەنگی ئەگەر بەیانیش بڕوا بۆ ئەوروپا ساڵێکیش نێت 2 ساڵیش نێتەوە کە من هیوادارم ئەوە نەکا هیوادارم وەکو داربڕوەکانی کوردستان لەسەر چنار نەجوڵێ و بەرامبەر بەمانە ڕابوەستێ و هێز کۆبکاتەوە و جەماوەر بجوڵێنێ و ئەمانە بکە ئەمە بکە بەڵام ئەگەر ئەوەش کات بەقسەی ئەوانش کات و دوورکەوێتەوە دڵنیابن لەوەکە ئایندەی لاهور ئایندەیشی ڕۆشنە لەبەرەوەی کە جەماوەرێکی زۆری لەگەڵایە لە حەقیقەتە و ئایندەیشی گەشی هەیە و من پێشوتی ژوتومە مێژووی لاهوری شێخجەنگی وەکو ڕابەرێکی سیاسی لە کوردستانی باشوورە لە 8 مانگەوە دەست پێکا لە 8 حوتەوە ئەنات پێشووتر هیچ نەبووە بەڕاستی بڕغوویەک بووە لەو بڕغوی ئەوێشێتە دز و گەندەڵی کە هەمومان ئەزانین کە ئێمە تاڵان کردووە لە کوردستانە بەڕاستی. سپاس دەکەین کاک ئارام ئەحمەد کاتمان لێگرتی هەر ئەگەر ئێمە شتێکمان لەبیر چوو بێ و جەنابەت لەبیر تا بێ حەزکەی بفەرمووی ئێمە لە خزمەت تا بین ئەگینا ئێمە بەجێتە یاڵین کاتێکی خۆش بۆ جەنابەت. من زۆر سپاسانەکەم حرمەتێکی زۆرم بۆتان هەیە زەحمەتان کێشا هیوادارم کە سەرکەوتوو بن ئاخر قسم ئەوەیە بۆ لاهوری شێخجەنگی کە وەکو وتم وەکو داربەڕوو ڕابوەستێ وەسەرچنا چۆن نەکا بۆ بەرامبەربانە بوەستێ و تا چونکە زۆری دەنگ یەکێتی بەدەستێناوە ئەو خاوەنی یەکێتیە هیوادارم کە خاوەنی هەڵوێست بێ و چۆکدانەدا بۆ هیچ کەسێک بەڕاستی حرمەتم بۆتان هەیە و شەو شۆگاتان خۆش بێت. زۆر سپاس بینەرانی خۆشەویست لە ماوەی ڕابردوودا لەگەڵ بەڕێز کاک ئارام ئەحمەد لە وڵاتی هۆڵنداوە قسەمان کرد لەسەر بابەتی یەکێتی و ئەو ڕووداوانی کە لە ناو
هەناوی یەکێتیە ڕوویاندا لەسەر ڕۆڵی وڵاتان، لەسەر ڕۆڵی ئەو حیزبانە، لەسەر ڕۆڵی بەڕێز لاهوری شێخ جەنگی و لەسەر لایەنگرەکانی و ڕای بەڕێز کاک ئارام ئەحمەدمان وەرگرت لەسەر ئەوەی کە ئایا لاهوری شێخ جەنگی ئایندەی چی لێ دێ و خۆی بۆ خۆی ئارام ئەحمەد بۆچی پشتگیری لە لاهوری شێخ جەنگی ئەکات. سوپاسانەکەین، هیوادارین لە هەر کوێ هەن لەش ساغ و تەندروست بن، کاتێکی خۆش بۆیەوە.